سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆمە بەختەوەر دەزانم کە لە بەرنامەیەکی دیکەی ڕاستەوە خۆدا میوانی ماڵەکانتانین. بەڕێزان، هەروەک ئاگادارین شەوی هەینی لەسەر شەممەواتە 16 لەسەر هەفتەی گەلاوێژ وەزارەتی ئیتلاعاتی کۆماری ئیسلامی ئێران هەوڵێکی تێرۆریستیدا کە لەلایەن کادر و ئەندامانی کۆمەڵەوە پوچەڵ کرایەوە. مێژووی هەوڵە تێرۆریستیەکانی کۆماری ئیسلامی بۆ کەی دەگەڕێتەوە؟ بۆچی پاش ئەم ڕێکەوتنی ئەتۆمی نێوان ئێران و وڵاتانی پێنجکۆییەک هەوڵی تێرۆریستی یا بەواتایەکی دیکە ماشینی تێرۆریزمی کۆماری ئیسلامی جارێکی تر کەوتەوە گەڕ؟ خەڵکی کوردستان چۆن دەبێ لە بەرامبەر هەوڵە تێرۆریستەکانی کۆماری ئیسلامیدا هەڵوێست وەرگرن؟ بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە و چەندین پرسیاری دیکە لە نێو بەرنامەکەدا میوانداری بەڕێز کاک ئەنوەری محەممەدی ئەندامی دەفتەری سیاسی و بەرپرسی پەیوەندیەکانی کۆمەڵەمان لە شاری سلێمانی کردووە و ئێوە خۆشەویستانیش دەتوانن لە ڕێگای ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەی ڕۆژهەڵات تیوی دەیبینن دەتوانن ڕاستەوخۆ بەشداری لە بەرنامەکەدا بکەن و ڕاو بۆچوونی خۆتان لەسەر ئەم پرسە لەگەڵ ئێمە و باقی بینەرانی خۆشەویست باس بکەن. ئەو ئازیزانش کە ئیمکانی ئەویان هەیە لە ڕێگای وایبەر واتساپ و لاین و هەروەها پەیجی ئێوە ڕۆژهەڵاتەوە بە ڕێنووسی کوردی دەتوانن لە ڕێگای ئەو ژمارە موبایلەوەتە 0964 750 385 0416 هەر چەشنە پرسیار تێبینی و بۆچوونێکیان هەیە لەسەر تێرۆریزمی کۆماری ئیسلامی و ئەو تەقینەوەی کە لەلایەن یەکێک لە تێرۆریستانی کۆماری ئیسلامیەوە بەناو عەلی فەتحی نەسرە و بە عەلی سەوڵاوە کە ویستی لە بارگەی ناوەندی کۆمەڵاوە لە ئۆرگانی تەشکیلاتی زاگرۆس بە ئەنجامی بگەێنێت دەتوانن ڕاو بۆچوونی خۆتان بۆ ئێمە بنێرن. کاک ئەنوەر سڵاو، ئەو کاتتان باش و بەخێربێن بۆ بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات. سپاس بۆ تۆ و سڵاو بۆ هەموو بینەرانی ڕۆژهەڵات تیڤی. بەڵێ کاک ئەنوەر، هەروە کە ئاماژەم پێکردەوەی بەرنامەکەمان لەسەر تێرۆریزمی کۆماری ئیسلامی بۆەوەی کە نەسڵی نوێی خەباتکاری کوردستان بۆەوەی کە بزانن ماهیەتی کۆماری ئیسلامی لە بواری تێرۆریزمدا چییە و چه هەوڵێکی داوە لە ماوەی 36 ساڵ حاکمیەتی ڕەشی خۆی بەسەر ئێران و کوردستان بە تایبەتیدا چی بووە؟ بێگومان وەڵام بەو پرسیارە هەم کاتی زۆرتری دەوێ و هەم پێویستی بە داتایەکی یەکجار بەربڵاو هەیە کە ئێستا لە بەردەستی هەموو کەسێکدا هەیە بەڕاستی، بەڵام من دەتوانم بە کورتی ئیشارە بۆ بکەم. بە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی دیارە لە نێوخۆی لە نێوخۆی ئێران بەگشتی و لە نێوخۆی کوردستان پێش هەموو شتێ دەستی داوەتە سەرکوتی ئازادی خوازان و تێکۆشەرانی سیاسی و ئەو فەزا سیاسیەی کە لە سەرەتای ئینقلاب بۆ فەزا بازە سیاسی هاتەکایەوە هەوڵی دا هەمووی سەرکوت کا و لە بینی بەرێ. گەلی کورد لە کوردستانی ئێران کە گەلێکی خەباتکار و مافخواز بوو هەر لە سەرەتاوە بەهۆی سەرکوتەکانی کۆماری ئیسلامی لەلایەک و مافخوازی گەلی کورد بۆ بەدەستێنانی مافەکانی خۆی لەگەڵ کۆماری ئیسلامی کەوتە ڕوبەڕووبوونەوە. واتە کۆماری ئیسلامی و گەلی کورد لە 35 ساڵی ڕابردوودا دەتوانی بڵێ بەرانبەرچێ و ڕوبەڕووبوونەوەیەکی شێوازی جۆرا و جۆری تون لە نێوانماندا هەبووە کە لە ڕاستیشدا ئەوە کۆماری ئیسلامی بووە هەوڵی داوە مەسەڵەن ئەم نەوعە لە دژایەتی سەرکوت و خەفەقان لە کۆمەلگای کوردستاندا بەڕێوەبەری. ئێمە گەرۆ بیر خۆمانی بێنینەوە کورد ئاماروار تۆ دەبینی فتوای جهاد بۆ سەر خەڵکی کوردستان شێوازێکە لە تێرۆر، بەڵام بە شکلێکی بەربڵاوتر و گشتی تر. ڕەنگە تێرۆرێک بکرێت لە جێگایەک تاقەنەفەرێک لە بین بەرێ، بەڵام لە فتوای جهادی خۆمەینی بۆ سەر خەڵکی کوردستان سەدان و هەزاران ئینسان بە شێوازی جۆرا و جۆر بوونە قوربانی. لە شوێنێکی وەک قارنێ و قەڵاتان دەیان کەس بوونە قوربانی وەحشیانەترین شێوەی کوشت و کوشتار لە سەردەمی کۆماری ئیسلامیدا. پاڵپشتی کۆماری ئیسلامی بۆ هێزە ئیسلامیە توندڕەوەکان لە دەرەوەی سنوورەکانی خۆی لە ئاستی ئۆپۆزیسیۆنی ئێرانی و کوردستانی دا دەتوانی مەسەڵەن بۆ نمونە دیارەکان تۆ دەبینی کاک سدیقی کەمانگەر تێرۆر دەکات، دەبینی کاک غوڵامی کشاوەرز لە قیبرس تێرۆر دەکات، دکتۆر قاسملو و دکتۆر شەرەفکەندی تێرۆر دەکات، کازمی ڕەجەوی تێرۆر دەکات، شاپووری بەختیار تێرۆر دەکات. و هەر لەم کوردستانی ئێران لە کوردستانی عێراق بەپێی ئەم بەڵگەیە کە ئێستا لە بەردەستی ئێمەدایە زیاد لە 300 کەس لە کوردستانی عێراق
کە تێکۆشەرانی سیاسی سەر بە حیزبەکان بوون و یان سربەخۆ بوون بەڵام مخالفی کۆماری ئیسلامی بوون بە شێوازی جۆرا و جۆر تێرۆر کراون کە بە بەڵگە و دێکۆمنت وجودی هەیە. واتە کۆماری ئیسلامی لە بەرابەر نارانی خۆیدا بێجگە لە زمانی تێرۆر و تۆقااندن شتێکی دیکەی نەزانیوە بە تایبەتی لە بەرابەر حیزبەکانی کوردی ئێران و لە بەرابەر بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کووردا فقط زمانی تۆری زانیوە. پێشی وا بووە بەم زمانە دەتوانێت هەم بزوتنەوەکە سەرکوتکە و هەم تێکۆشەرانی حیزبەکان و تێکۆشەرانی گەلی کورد لە داخوازی و ویست و مافەنەتەوایەتەکانیان پاشەکشە پێ بکە کە بە پێچەوانە سەرڕای هەموو ئەو تێرۆرانە سەرڕای هەموو ئەو قەتڵ و ئامە سەرڕای بەچاوی ئەمنیەتی ڕوانین بۆ کوردستان سەرڕای میلیتاریزەکردنی کۆمەلگای کوردستان بەڵام بزوتنەوەی بەرحەق و ڕەوای گەلی کورد هەتا ئێستاش درێژەی هەیە. بۆیە جمهوری ئیسلامی ئێستاشی لەگەڵ بێ پاش 36 ساڵ تۆ دەبینی هەر پەنا بۆ هەمان کردەوە نائینسانی و نامرۆڤانەکانی دەبا بۆ ئەوەی کە بتوانێت بە قەوڵی خۆی پێش بەم بزوتنەوە بەرحەقە بگرێت کە خۆشبەختانە هەتا ئێستا کە ئەگەر هەر کردەوەیەکی وا ڕوویدا بێ تێکۆشەرانی سیاسی و حیزبە سیاسیەکان و بەتایبەت تێکۆشەرانی کۆمەڵی سوورتر کردووە بە پێداگری لەسەر ماف و داخوازیەکانی گەلی کورد و ماف و داخوازیەکانی خەڵکی چەوساوە و بەژمێنەتی کۆمەلگای کوردستان. بەڵێ کاگەن هەروە کە ئاماژەم پێکرد هەوڵێکی تێرۆریستی لە ئۆردوگای ناوەندی کۆمەڵا بڕیار بوو کۆماری ئیسلامی بیکا بەڵام بە هۆی چاوکراوەی وشیاری کادران و ئەندامانی کۆمەڵەوە بەخۆشیەوە پوچەڵکرایەوە. دیارە ئەمە یەکەمین هەوڵ و لە ماوەی 1-2 ساڵی ڕابردووە دوودا ئەوەی کە من بیر بێ سێمین هەوڵی تێرۆریستیە کە لەلایەن کادران و هاوڕێنی کۆمەڵەوە پوچەڵ دەکرێتەوە بۆەوەی کە بینەرانی خۆشەویست لەوانەیە بەشێک لە بینەران زانیاری ودیان لەسەر ئەو شێوازە لە ترۆر و چۆنیەتی بە ئەنجام گەیاندنی نەبێت. پێم خۆشە بۆی کە بینەرانی خۆشەویست بزانن کە ئەو هەوڵە تێرۆریستیە چۆن بووە. کاک مختار ئێمە هەر لەسەر لەوەتی کە کۆماری ئیسلامی لەسەر کارە و کۆمەڵەش دەستی داوەتە خەباتکردن بێگومان هەمیشە خۆی لە بەرابەر هێرش و کاری تروریستی کۆماری ئیسلامی دادی تۆ بۆ ئەم نظامە ئەمەی لە چاوەڕوان دەکرێت و بەم شێوازە وەڵامی تێکۆشەرانی سیاسی و مافخوازی خەڵک دەداتەوە. بۆیە هەموو کات بۆ ئێمە ئاسایی هاتوۆتە بەرچاومان کە کۆماری ئیسلامی هەوڵی تروریستی لە نێو ئۆردوگاکان و بۆ تیرۆکردنی کەسایەتیەکانمان و بۆ تیرۆکردنی کادر و پێشمەرگە لە هەر کوێ بۆی گونجابێ ئەم هەوڵە بخاتە گەڕ و بەڕێوەی بەرێ. بێگومان هەروەگەیەوەی شارەتان پێکرد لە توولی ساڵانی ڕابردوودا دەتوانم بڵێم دەیان هەوڵی تروریستی و دەیان کردەوە کە لە حاڵەتی ئەوەدا بووە کە سەر بگرێ و کارەکەیان ئەنجام بدەن لەلایەن تێکۆشەرانی کۆمەڵەوە پوچەڵ کراوەتەوە. ڕەنگە بەشی زۆری ئەوانە ئێمە ڕاگەیاندنیمان نەکردبێتەوە بە کۆمەڵێک هۆکار بەڵام ئەم هەوڵەیان جیاوازی بوو بە نسبەت هەوڵەکانی دیکە جیاوازی لە ئاستی گەورەی هەوڵەکەی کۆماری ئیسلامی لایەکی دیکە هەلومەرجەکە لە گۆڕێدایە و لایەکی دیکە ئەو ڕووە درۆزنانەیە کە کۆماری ئیسلامی ئێستا ڕوو بە دنیای دەرەوە پاش شکستەکەی خۆی لەسەر مەسلەی ئەتۆمی ڕۆ بە دنیای دەرەوە تووشی بووە و لە خۆی نیشانداوە کە دەتوانێت ئاڵوگۆڕ لە خۆیدا پێک بێنێ و دەتوانێت ڕژیمێکی معتەدل بێ لەم هەلومەرجەدا کە دەست دەداتە کردەوەیەکی بەم شێوە گەورە و تروریستیە بێگومان ئێمە هەوڵماندا ڕاگەیاندنی بکەینەوە و خەڵکی دنیای دەرەوەی خۆمان و خەڵکی کوردستان و خەڵکی کوردستانی عێراق و بەکۆ هەموو کەس لەو ڕووداوە ئاگادار بکەین. ئەم کردەوە تروریستیە لەلایەن کەسێکەوە تەبعاً ڕوویداوە کە بەداخەوە خۆی خزان بۆ نێو ڕیزەکانی ئێمە دقیقاً ئێمە ناتوانین وردەکاری زۆر بڵێن بەڵام دیارە هەروەگەیەوە ناوتان بردەم کەسە نێوی علی فەتحیە ناسرااو بە علی سەوڵاوە ماوەیەک لە ڕیزەکانی کۆمەڵەدا بووە دیارە سەرنجام لەلایەن دام و دەستگای ئیتلاعاتیەکانی کۆماری ئیسلامیەوە دەتوانن بیکڕن ویان تەئسیر لەسەری دابنێن و بیکەن بە پیاوی خۆیان و لەم ڕێگایەوە توانیان هەوڵی تەقاندنەوەی زاگرۆسی کۆمەڵە کە ناوەندێکە بۆ سەرپەرشتیکردنی کۆی ڕێخستنەکانی نێو شاری کۆمەڵە و کۆماری ئیسلامیش دروست بۆ ئەوەی هەڵبژاردووە ڕێک دەزانێ کە ئەم ئۆرگانە ساڵ بە ساڵ تا هاتووە ڕێخستنەکانی بربڵاوتر بووە تێکۆشەرانی کۆمەڵە لە هەموو بۆنە و مناسبەتەکاندا شار و شارۆچکەکانی کوردستانی ئێرانیان کردووەتە مەیدانی هەڵسوڕانی خۆیان بۆ ئەوەی هەوڵ بدا
ئەم ژمارە لە کادرەکان لە پێشدا کە لەم ئۆرگانە گرنگ و حساسی کۆمەڵە کار دەکەن و بەشێک لە ڕەهبەری کۆمەڵە کە لەوێدا کار دەکا بتوانێت لەم ڕێگاوە لە بین بەرێ و زەربەیەکی کاریگەر لە کۆمەڵە بدە و بە شوێن ئەودا کە حاڵەتەکە ڕوودەدا کۆمەڵێک خەڵکی دیکەمان لە کادر و پێشمەرگە کە ڕوودەکەنە و جێگایە جا بە شێوازێکی دیکەش بتوانێت تەقینەوەیەکی دیکە بکە پشت سەریەک کە لەم حاڵەتەدا بتوانێت ژمارەیەکی زۆر کە سەر لە سەدان کەسی کۆمەڵە بدا بە هیوای خوان هیوایان وابوو کە لە بینی بەرن بەڵام خۆشبەختانە هەروەک ئێوە ئشارەتان پێکرد بە چاوکراوەی تێکۆشەرانی کۆمەڵە و بەتایبەت هاوڕێیانی زاگرۆس کە بۆ خۆیان لێوە کاریان کردووە توانرا ئەم پیلانە چەپەڵ و نگریسەی کۆماری ئیسلامی پوچەڵ بکرێتەوە کە ئەگەر بە سەرنجام بگەیشتایە بێگومان کارەساتێکی گەورەی ئینسانی دەخڵقان لەلایەک لایەکی دیکە زەربەیەکی گەورەی لە کۆمەڵە دەوەشان و کۆماری ئیسلامی سەر و دڵخۆش دەبوو پێی بێگومان تێکۆشەران و خەڵکی ئازادی خوازی کوردستان و هەموو ئازادی خوازان پێی دڵگران دەبوون کە خۆشبەختانە ئەم ئاواتەی کۆماری ئیسلامی نەهاتە دی و توانرا ئەم کردەوە تروریستیە پوچەڵ بکرێتەوە. ئەمە وتمان یەکەم کردەوەی کۆماری ئیسلامی نیە بێگومان ئاخرین کردەوەشی نابێ لە هەمان کاتدا پێم خۆشە ئەوە بڵێ هیچ کردەوەیەکی وە و هیچ کردەوەی لە شێوازەکانی پێشتریش نە هەنگاو بە ئێمە تێکۆشەرانی کۆمەڵە شل دەکا و نە کۆماری ئیسلامی دەتوانێت لەم ڕێگایەوە پێی وابێ دەتوانێت چۆک بە کۆمەڵە و چۆک بە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کووردا بدە. ترۆرەکانی پێشوو چەندە توانیان هەنگاو بە ئێمە شلکەنەوە ڕووداوێکی واژە گە ڕووی بدایە هەرەوەندە دەیتوانی بێگومان هیچ کام لە ڕووداوانەی پێشوو و لە داهاتوشدا هەوڵەکانی دیکەشی حتا ئەگەر سەر بکەوێ ناتوانێت ڕەوابوون بەرحەقبوونی بزوتنەوەی خەڵکی کوردستان ڕەوابوونی سیاسەتەکانی کۆمەڵە لە ئاس بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە کوردستان و لە بەرابەر کۆماری ئیسلامیدا بۆ بەدەستێنانی مافەکان هەنگاوێک پاشەکشەمان لەوانە پێ بکە و ئێمە سوورتر دەکا لەسەر ماف و داخوازەکانمان و لەسەر سیاسەتە دروست و ئوسوولەکانی کۆمەڵە. بەڵێ کاگەنوەر سپاس. ئێستاش هاوڕێ کاک محەممەدی ساحەبی ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی دیموکراتی کوردستانی ئێران و بەرپرسی پەیوەندەکانی حزبی دیموکراتمان لە شاری سلێمانی لەگەڵا. کاک محەممەد سڵاو ئەو کاتتان باش. بەڵێ فەرموو. کاک محەممەد سڵاو لەوێ و ئەو کاتتان باش فەرموو. سڵاو بۆ جەناب سڵاو بۆ کاتەرمەر و هەموو بینەرانی بەڕێز لە خزمەتتان. سپاس کاک محەممەد. کاک محەممەد هەروواکە بەڕێستان و حزبی دیموکراتی کوردستانی ئێرانیش ڕاگەیاندنێکی دەرکرد هەوڵە تیرۆریستەکانی کۆماری ئیسلامی جارێکی دیکە وەکو دەهەی نەوەدی زاینی دەستی پێکردوێتەوە. بەڕێستان ئەم هەوڵانەی کۆماری ئیسلامی پێش واتە دوای ڕێکەوتنی ناوەکی نێوان ئێران و وڵاتانی پێنجکۆیەک بۆچی دەگەڕێتەوە؟ جارێکی دیکەش هەروەها باسکرد دەفتەری سیاسی حزبی دیموکرات هەر لە ڕۆژی یەکەمدا ئەو کارە پێشەونەی کۆماری ئیسلامی محکوم کردو جارێکی دیکەش هەر لە ڕێگای ڕۆژهەڵاتیویەوە ئەو کارەی محکوم دەکەین بەڵام ئەوەی ڕاستی بێ کۆماری ئیسلامی پێش لە هاتنە سەرکاری و لە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی تا ئێستا نسبەت بە جوڵانەوە حەقخوازەکانی هەموو خەڵکی ئێران و بەتایبەتی خەڵکی کوردستان هەمیشە هەوڵی ترۆر و تۆقاندنی داوە بەڵام ئەم کردەوەی ئاخری ڕۆکەوەی جەنابیشە باسی کرد و ئێمە لە ماوەی ڕابردوویشدا لە ڕێگای ڕاگەاندنەکانەوە باسمان کردبوو کۆماری ئیسلامی جارێکی دیکە هەوڵ دەداتەوە بۆ کاری تەقینەوە و جێرەشێنی بەتایبەتی لە عێراق و لە هەرێمی کوردستاندا دیارە ئەو کارانەی کۆماری ئیسلامی دەگەڕێتەوە بۆ وەکو خۆتان ئاگادارن هەر کاتێک کۆماری ئیسلامی لە دەرەوەی سنوورەکان دووچاری پاشەکشێ دەبێ لە ناوخۆ دەسەکا بەسەرکرد و بەتایبەتی کوردستانی بەهۆی ئەوەی کە جوڵانەوەیەکی بەهێز لە عێراقدا هەیە حیزب و ڕێکخراوەکانی کوردستانی ڕۆژهەڵات هەر کەس بەندازەی خۆی جەماوەری خۆی و خەڵکی خۆی هەیە و دەتوانێت سەرمەشقێکیش بێ بۆ
نەتەوەکانی دیکەی ناو جغرافیای ئێران بە هەوڵەدا کە لە ڕێپاندنەوە خەڵک یا بە خەیاڵی خۆی کە هەوڵدا بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان تاتەپێنکە بەڵام کۆماری ئیسلامی هەمیشە ئەو هەوڵانەیدا و ئەمە ئەوەڵ هەوڵی نییە هەر چەند بەداخەوە بۆ شناختەی کە لە کۆماری ئیسلامی هەمانە بێگومان ئەمە ئاخر هەوڵیشی نابێت. بەڵێ کاک محەممەد بەشێک لە چاوەدێرانی سیاسیەوەی کە لە ماڵپەڕەکان و دنیای مەجازیدا باسی دەکەن دەڵێن ئەمە هەوڵێکی نوێواتە مەرحەلەی دووهەمی ماشینی تێرۆریزمی کۆماری ئیسلامیە. ئایا پێتان وایە کە ئەم هەوڵە نوێیەی واتە مەرحەلەی دووی ماشینی تێرۆریزمی کۆماری ئیسلامی پێت وایە وەکو ساڵانی دەهەی نەوە دیزاینی وەگەڕ دەکەوێتە دیارە ئەوەی کە کۆماری ئیسلامی هەوڵ دەدا بە شێوازی جۆراوجۆر بە پێی قۆناغەکان هەوڵە ترۆریستیەکانی خۆی هەمیشە بەردەوام بۆ بەردەوامیەکات. ئەوەی کە کۆماری ئیسلامی باز لەواتێ کە جارێکی دیکەوەکو دەهینەوە دەستێکاتەوە هیچ کاتێک لەو سیاسەتانی دەهینەوەدی پاشەکشەی نەکرد بوو، بەڵکو شرایط و بارودۆخی ناوچەکە وای لێکرد بوو کە شێوازی کارەکانی یا ترۆرەکانی بگۆڕێت. ڕاستە ئێستای سەردەمێکی دیکەیە بەپێی ئەو سەردەمانە پیلانەکانی خۆی دەیهەیەت جێبەجێ. ئەبینە ئەوەی کە کۆماری ئیسلامی چی لە دەست بێت دەرهەق بە جوڵانەوەی کورد ئەنجامی دەدات و لە ڕابردوشدا هەروە بووە ئەوەی کە نەیتوانیوە لەو ماوەی پێشوودا لەو چەند ساڵی ڕابردوودا بەو شێوەیە ترۆرەکان ئەنجامدرا لە دەستی نەهاتووە. هەر کاتێکی لە دەستی بێت چی لە دەست بێ ئەنجامی دەدا. ئێسش کە گوشارێکی زۆری ناوخۆیی بەهۆی ئەو پاشەکشیانەی کە لە ئەسەر فتاحەڵەکانی بۆ دەرەوە بۆ وڵاتانی ناوچەکەەوە لە بەرابەر ڕۆژاوایەکانە ئەو شکستەی کە لە ئاکانی ئەو سیاسەتە هەیەتی بۆ دەیهەوێت بۆ جبرانکردنەوەی ئەو نەوع سیاسەتە هەڵانەی کە خەڵکی دیکای ئەنواعی قەیران کردووە بۆ دەربازبوون لەو قەیرانانە ڕێگای دیکە و لە شوێنی دیکە و قەیرانی دیکە دروستکە و ئەوەیشی کە ئێستا هەوڵێکی دیکەی دەستێ کردێتەوە بێگومان دەرەنجامێکی باشی بۆ کۆماری ئیسلامی نابێت. بۆیە ئەم سەردەمەی ئێستا هەرچەند ئەو هەوڵی خۆیدا پێم وابێ وەکو دەهینەوەی بۆی ناسێتە سەر کە جارێکی دیکە ڕوو لە ترۆرەکان کات. بەڵام هەروەکەوەی لە سەرەتایشە عەرضکردی کۆماری ئیسلامی هەموو هەوڵی خۆی ئەدا لە سلمانی ڕابردووشدا ئەو هەوڵانەی ئێمە لە ڕێگای ڕاگەیاندەکانەوە باسمان کردووە و لە دانیشتنەکانی خۆشمان لەگەڵ لایەنەکان و بەتایبەتی لەگەڵ هاوڕێدا ئەو شتی باسکرێەوە. بەڵام ئەوە زیاتر لە سەریقەکەی بەڵام بۆ هەر ئەو تا حدێک جیاوازترە لە ترۆرەکانی پێشوو بەو جۆرەوە بۆمگوزاریە ڕاستە دەتوانێت لە شێوازایەکی دیکە کە شاید تازە بێت بۆ ئێمە دیتنەکەی یا لە سیاسەتەکانی کۆماری ئیسلامیە هەڵی دیتن لە جۆرە. کاک محەممەد بینەرانی خۆشەویست، کاک محەممەدی ساحبی ئەندامی کمیتەی ناوەندی حزبی دیموکراتی کوردستانی ئێران لەگەڵا. کاک محەممەد لەناو وتەکانی بەڕێستا ئاماژەت بەوە کرد کە کۆماری ئیسلامی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە دەستی نهاتووە. ئایا بە ئازادکردنی ئەو پارەی کە لە لایەن وڵاتانی ڕۆژئاواوە بلۆکە کراوە ئازاد بکری، ئایا ئەو هەوڵانە زیاتر دەکرێت؟ بێگومان ئەوەی کە کۆماری ئیسلامی ئەو داهاتەی کە لە وڵاتدا دەستی دەکەوێت بەشێکی سەرفی گروپە ترۆریستیەکانی ناوچەکە کردووە و دەیکات و ئەم ڕێکەوتنەی یەکێک لە دەرەنجامەکانی بۆ کۆماری ئیسلامی کە ئازادکردنی ئەو بڕەپارەیەیە بەشێکی بۆ پشتیوانی گروپە ترۆریستیەکان دادن. ئەمە واقعیەتێکە کە
دەبێ هەمومان لە بەرچاوی و ئەو ئاڵۆزیانیشی کە لە ناوچەکە هەن بەتایبەتی ئەمڕۆ کە ئەنواعی قەیران لە عێراقدا لە کوردستاندا دەتوانێت دەرفەتێکی پێک بێنێت کە بە ئیستفادەکردن لەو دارایی کە بەشێکی بۆ ئازاد دەکرێت هەتی ئەوروپا کوردستان. سپاس بۆ کاک محەممەدی ساحبی ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی دموکراتی کوردستانی ئێران و بەرپرسی پەیوەندەکانی حزبی دموکرات لە شاری سلێمانی. سپاس، شەوێکی خۆش. کاک ئەنوەر، بەشێک لە بینەرانی خۆشەویست پەیامێکی زۆریان نردەوە، باوانیش بەشدارکەین بزانین ئاڕاو بۆچوونی بینەرانی خۆشەویست لەسەر ئەو هەوڵە تێرۆریستیە کە لە ئوردوگای ناوەندی کۆمەڵە درا چی بووە. یەکێک لە بینەرانی خۆشەویست بڵێت میراجی لەنێ دڵێت سڵاوەکەم لە خۆت و لە میوانەکەت سپاسی دەکەین وەماندوو نەبن، ئێمە پۆلێک لە کچان و کوڕان و دۆستان هەوادارین ڕێبازی کۆمەڵە لە ئاوایی نێ بۆم گوزاری تەرۆریستانی کۆماری ئیسلامی ئێران لە دژی کۆمەڵە محکوم دەکەین و وفاداری خۆمان بۆ ئەو حیزبە دووپات دەکەینەوە هەر بژی کۆمەڵە هەر بژی شۆڕشی کوردستان. سپاس بۆ پەیامەکەیان. بینەرێکی دیکە بە ناوی مەهدی لە کرماشان، سڵاو بۆ بەرنامە جوانەکەتان، سڵاو بۆ براکانم لە بەشی زاگرۆز. ئێمە ئەو هەوڵی تێرۆریستی جمهوری ئیسلامی بە توندی محکومەکەیم و وشیم پەرچەمە کۆمەڵا هەمیشە سەرفرازە تا ئاخرین گڵۆپە خوێنمان ڕێگای کاکفواد و شەهیدان کۆمەڵا ئیدامە ئەی سەرفراز بۆ هەولەگە کاگەنوەر. سوالێ دیرم، ئەرا جمهوری ئیسلامی لە فکریەت و هەدەفە کۆمەڵا ئەترسێت؟ پرسیاری کاک مەهدی لە کرماشان. بێگومان من تەوزیحی ئەوەمدا کۆمەڵا حیزبێکە کە سیاسەتەکانی دیارە وەک حیزبێکی سیاسی هەڵگری ئامانج و بیر و باوەڕێکە کە گەلی کورد لە کوردستانی ئێران بۆ ماف و داخوازیەکانی خۆیان بگەن خەبات دەکە و کۆمەڵە و پێشمەرگەی کۆمەڵە و کادری کۆمەڵە هەڵقوڵاوی نێو کۆمەلگای کوردستانن و کۆماری ئیسلامیش کە ڕژیمێکی دیکتاتۆر و سەرڕۆیە نەک مافی نەتەوەکان وەک نەتەوە لە ئێران بەڕسمێت ناناسێ بەڵکو مافی تاکیش لە کۆمەلگای ئێران بەڕسمێت ناناسێ. هەموو ئازادیە سیاسی کۆمەڵایەتی فەرهەنگیەکان لە کۆمەلگای ئێراندا لەلایەن کۆماری ئیسلامیەوە قەدەغەیە و هەر کەسیش نەک ئێمە وەک کۆمەڵە وەک حیزبێکی سیاسی کە ڕێکخراوێکین هێزمان هەیە نفوزی کۆمەڵایەتیمان هەیە تا بگا بە تاکێک لە نێو کۆمەلگادا ئەگەرەک و ئاینەکەی جیاوازە کۆماری ئیسلامی دەیگرێ و زندانی دەکا. جۆری لێباسەکەی کە شێوازێکی دیکێ و لەگەڵ فەرهەنگی کۆماری ئیسلامی نایەتەوە تێزاب بەسەر و چاوی دەدەکا. کواتە کۆماری ئیسلامی نەک هەر دژایەتی لەگەڵ کۆمەڵە بەڵکو دژایەتی لەگەڵ کۆی ئاوات و ئارەزوەکانی خەڵکی ئازادی خواز لە هەموو ئێران و لە کوردستان کە مادام بزوتنەوە کە حزوری هەیە مەوجودە لە بەرابەر کۆماری ئیسلامیدا وەستاوەتەوە لە قاوی دەدا بێگومان زیاترە لە بەرابەر کۆمەڵە و بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد و حیزبەکانی ئەم بزوتنەوەیە. بەڵێ بینەرێکی دیکە بە ناوی کارزان دەڵێت سڵاو ئێوارە باش، ئێمە وەک لاوانی ڕۆژهەڵات ئەم کردەوە تێرۆریستیەی ڕژیمی ئێران بایکۆت ئەکەین. سپاس بۆ کارزانی خۆشەویست. ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. باشتر بەڕێزم فەرموو. بەڵێ فەرموو. بۆ کارێنەوەی محەممەدی شگوڵ هەموو کاک عەلیمی لە پۆستێکی مهم و حەساسی کۆمەڵایشی بووە لەگەڵ تەشکیلاتی هەنێنی کۆمەڵا کە بەشی ڕێخستنی ناوشارەکانی کۆمەڵا ئایشی کردووە. ئایا ئەو کەسانن لەو ماوە عەلی سۆڵاوە هێنامیتی ناوە دووبای کۆمەڵەوە هیچ خەتەر و نەکسێ بۆ ئەوانە ناوشارەکانی کوردستانە هەمەڵ پێێتەوە. ئەو برادرەیە کە لەوێ کاری کردو بینەری بەڕێز تەنیا ڕانندەیەک بووە و هیچ مشاخصاتێکی لەو کەسانەی کە سەردانی ئەو شوێنیان کردووە نییە. سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ کاگەنوەر بینەرێکی دیکە بە ناوی نەینووسیوە لە سەرهویە. بڵێ سڵاو بۆ ئێوە و میوانەکەتان. ئێمەش وەک هەموو ئاشتی خوازان کارە تێرۆریستیەکەی کۆماری ئیسلامی محکوم و شەرمەزار یا شەرمەندە دەکەین و زۆر ناڕەحەتین بۆ ئەو کارە کە ئەو کەسە کردوویەتی دڵسۆزێکی کۆمەڵە لە ئاوایی سەرهویە. سپاس بۆ پەیامی ئەم بینەرە خۆشەویستەش.
بینەرێکی دیکە لە بەڵێ بینەرێک داواکاری بووە حتمەنەکە داواکاریەکە جێبەجێ دەکەین. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئێستاش بۆ چوونی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە لەگەڵ کاناڵی KNN ئەنجامی داوا دەبینین و NRT بەڵێ هاوڕێیان ئاماژیان کرد KNN دەبینین و دەینەوە خزمەتتان. Iraq and Iran over the weekend, and also the other, the last week, I think also, the Iranian, I don't know, spy, whatever, intelligence, tried to assassinate one of the Iranian Kurdish opposition leaders in Iraq. And 2 days ago, one of the Iranian spy also was captured by the Iranian opposition leaders in Sulaymaniyah, that he was trying to plant 20 kilograms of TNT in their headquarters, with there are civilians also living there. So they have had a statement, official statement, to the U.S. consulate and also to international community, that Iranian is trying to use the U.S., the nuclear deal to do more stabilization efforts. And they have said also over the past few weeks after the deal was announced, the Iranian intensified their efforts to harass the Iranian Kurds when they are living peacefully in the Iraqi Kurdistan. Do you have anything on that? Or I don't have anything on the details of the reports that you're laying out there. I would just say, broadly speaking, that nobody in the United States government is turning a blind eye to Iran's destabilizing activities in the region. Their support for terror, for the Houthis, for Hezbollah, for the Assad regime. The Iran deal is about keeping them from obtaining a nuclear weapon, which we believe makes everybody in the region safer. But nobody's taken an eye off the other destabilizing activities they continue to conduct in the region writ large. So I don't have anything specific on that, but I can tell you that we're mindful and well aware. سڵام هەیە لە خزمەتی ئەو بەشە لە بینەرانی خۆشەویست کە هەر ئێستا بوونە بینەری بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات. تەورەی ئەمشەوەی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات لەسەر ئەو هەوڵە تێرۆریستیە بوو کە قەرار بوو کۆماری ئیسلامی وەزارەتی ئیتلاعات لە یەکێک لە ئۆرگانەکانی کۆمەڵە ئەنجامی بگەێنێت، بەڵام بەخۆشیەوە بەهۆی چاوکراوەی و شیاری هاوڕێیانی کۆمەڵە ئەو هەوڵە تێرۆریستیە پوچەڵ کرایەوە. کاک ئەنوەر، ئەو پرسیارشم لە کاک محەممەدی ساحبی پرسی حەزەکەم ئەڕای بەڕێزیشتان لەو بارەوە چییە؟ بە لەبەرچاوگرتنی ئەوەی کە لە ماوەی 17 مانگی ڕابردوودا ئەمە سێهەمین هەوڵی تیرۆریستی کۆماری ئیسلامیە کە لە دژی هاوڕێیانی کۆمەڵە ئەنجام دەدرێت، پێتان وایە ئەمە هەوڵێکی نوێیە دژی هەموو عەزابی کوردستانی یا تەنیا کۆمەڵە؟ من پێم وایە کۆماری ئیسلامی هیچ کات ئەو بەرنامانەی بۆ تیرۆرکردنی نارانی سیاسی خۆی بوویەتی دەستی لێ هەڵ نەگرتو، بەڵام هەموو کاتێک وەک دەوڵەتێک وەک دام و دەستگا ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی هاتوون بارودۆخەکەیان لە بەرچاو گرتووە و ڕەنگە ئێستا من بەش بە حاڵی خۆم پێم وایە ئەمە سەرەتایەکی دیکەی کاری کۆماری ئیسلامیە بۆ تێرۆر و تۆقاندنی خەڵک و بەتایبەت بۆ زەربەدان لە ئەحزابی کوردی ئێران، چونکە دەزانێت حیزبەکان لە کوردستانی ئێران خاوەن نفوزن، خاوەن پێگەی کۆمەڵایەتین و ئەم بەشە لە کۆمەلگای ئێران و ئەم بەشە لە جۆغرافیای ئێران کە ناوی کوردستانە هەمیشە لە بەرابەر کۆماری ئیسلامیدا وەستاوەتەوە وەستانەوە کەشی سەرەڕایەوە خەڵک بەگشتی لە پێناو داخوازی و مافەکانی خۆیاندا وەستاونەتەوە، بەڵام لە هەمان کاتدا حیزبە سیاسیەکان دەور و کاریگەری
ئاگەری بەرچاویان بووە لە وشیارکردنەوە لە تێگەیاندن لە هاندان و لە هێنانە مەیدانی خەڵک بۆیە ئەو دەرفەتەکان کە ئەگەر بۆی هەڵدەکەوێ بۆ ئەوەی کە زەربە بۆشێنێ بارودۆخەکە دەخوێنێتەوە بۆ ئێستا وایە ئەو پێی وایە پاش سازان لەگەڵ دنیای دەرەوە توافقێ یا ژەهرێکە خواردیوە و شکستێکە لە مقابل دنیای غەربدا بەنسیبی بوو ئێستا ئەگەر چوارکردەوەی تەرۆریستیش ئەنجام بدا دنیای دەرەوە لە ئاستیدا بێدەنگ دەبن و کەس وە دەنگ نایە و ئێستا ڕووی کۆماری ئیسلامی گۆڕدراوە ڕوخسارێکی دیکەی هەیە بە قەوڵی خۆی یا لە ڕوانگەی خۆیەوە لە دنیای دەرەوە کە دەبینین خۆشبەختانە بەهۆی هەڵسوڕانی تێکۆشەرانی کۆمەڵە و بەهۆی هەڵسوڕانی دامودەستگاکانی ڕاگەیاندنی کۆمەڵە و بەهۆی تشکیلاتی دەرەوەمان ئەم بۆ نمونە تەنیا ئەم بۆمگوزاریەی کە لە ئۆردوگای کۆمەڵە ڕوویدا تۆ دەبینی لە دنیای ڕاگەیاندنی عەرەبیدا ئینگلیزیدا کوردیدا فارسیدا بە شێوەیەکی زۆر بەربڵاو و گەورە دەنگی داوەتەوە و توانیوێتی لە ڕووی تەبلیغاتیوە لە ڕووی نیشاندانی ڕوخساری واقعی کۆماری ئیسلامی کە کۆماری ئیسلامی ئەگەر نەرمیەک ڕوو بە دەرەوە نیشان دەدا لە ئاستی نێوخۆدا دەست دەکات بە تیرۆر و تۆقاندن واتە سیما واقعیەکەی لە نێوخۆ هەر ناگۆڕێ دیارە ئەو سیمایەشی کە ڕوو بە دەرەوە پیشانی دەدا سیمایەک و ڕوخسارێکی درۆزنانەیە تەنیا بۆ فریودانە بەڵام ئەم ڕوخسارەی کە ئێمە دەیبینین ڕوخساری کۆماری ئیسلامی ئەو سیفۆرانن کە لە ئەو جێگانەدا سازمان درابوون بۆ ئەوەی کادر و پێشمەرگەی کۆمەڵە بکوژێت ڕوخساری واقعی کۆماری ئیسلامی ئەوەیە کە سازمانها و ڕێکخراوهای تەرۆریستی لە دەرەوەی وڵاتی خۆی تیار دەکا بۆ شێواندنی وڵاتان و تێکدانی ئەمن و ئاسایشی ناوچەکە واتە ئەم ئێستا پێی وایە بەم ژەهر خواردنە و سازشەکە لەگەڵ دنیای دەرەوە کردوێتی بە نێوخۆ بسەلمێنێ لە بەرابەرتاندا هەر وەک جارانم دووش پێی وایە بە بڕوای من لە ئاستی دنیای دەرەوە لێوە دەنگ نایەن کە من پێم وایە کۆماری ئیسلامی بارودۆخەکەی ئەگەر ئاوا هەڵسەنگاند بێ سەر تاپا بۆ خۆی لە هەڵەدایە دنیای مەجازی ئەوڕۆ وریابوونی خەڵک و چاوکراوەیی هەموو دامودەستگاهای مافی مرۆڤ و ڕێکخراوە بەشەردۆستەکان و لە هەمان کادا هەتا دەوڵەتانیش ئێستا بەشێک لە دەوڵەتانیش ناتوانن لە ئاست کۆمەڵێک هەنگاوی تەرۆریستی و خراپ و تێکدەرانەی کۆماری ئیسلامی بێدەنگ بن ئەوانیش دێنە دەنگ واتە ئێستاش تەوقیتەکە بە قەناعەتی من ناتوانێت بە تەواوی بە قازانجی کۆماری ئیسلامی بێ ڕەنگە کردەوەیەک ئەنجامدا بەڵام خود یەم کردەوە دەتوانێت لە هەمان کادا زەرەریش بە کۆماری ئیسلامی بگەێنێ و کۆماری ئیسلامیش بە بڕوای من دەبێت ئەوەی لێ حاڵی بێ کە هەر دشکردەوەیەک بەرابەر بە ئەحزابی کوردی دەینوێنێ وەڵامەکەشی وەردەگرێتەوە بێگومان ئەوە ئاسان نییە ئەو بی هەوێ هەموو کردەوەیەک بەرابەر بە ئەحزابی کوردی و بەرابەر بە تێکۆشەرانی کورد ئەنجامی بدا بەڵام پێی وابێت تێکۆشەرانی کورد و ئەحزابی سیاسی لە بەرابەریدا بێدەنگ دەبن ئەوەش وەڵامی دەبێت بەڵێ بینەرێک بە ناوی پیرەمێرد لە شاری ساڵەوە دەڵێت ئێمە وەک کۆمەڵێک لە لاوانی ساڵەوە ئەو کردەوە قیزەونانەی ڕژیمی تیرۆر و سێدارە محکوم دەکەین کە ڕۆڵەکانی کورد هیچ کات بە کوشتن و لە ناوبردن و ئەشکەنجە و تیرۆر و تەقینەوە لە ڕێبازیان پاشگەز نابنەوە و هەروەها ڕژیم پێویستە ئەوەش بزانێت کە چیدی ئەم کردەوانە ناتوانێت خەڵکی کورد لە داخوازیەکانی پاشگەز بکاتەوە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە نێو دڵی خەڵک و جەماوەردا و پێویستە ڕژیم باش بزانێ خەڵکی کورد بە درێژایی و مێژوو ئامادەی گیان بەختکردن بووین لە ڕێگای گەیشتن بە ئازادی و بەدیهێنانی واز نایەنین بڕوخی ڕژیمی کۆماری ئیسلامی پیرەمێرد لە شاری ساڵەوە سپاس بۆ پەیامەکەی ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش بەڵێ فەرموو بەڵێ فەرموو کاک مختار گیانەوە ڕاگەیاندنی کێنداندووە و ڕەفیقانە لە ناوخۆ کۆمەڵک دانەجووی کامیان یەدیگەنن بۆ دەستان ناویانە بۆ منەوە منیش نارم بە خزمەتەن بەڵێ کاک ڕزگاری کۆنەپۆشیمان لەگەڵا فەرموو بەڵێ فەرموو کاک مختار گیان کاک مختار بەڵێ فەرموو کاکە گیان کۆمەڵک دانەجوو لە دانشگای پەیام نورۆ بەڵێ فەرموو کاک ڕزگار دیوە ئیمکانیان نییە بینێرن بۆ ئێوە نردویانە بۆ من و منیش نردوومەتە خزمەتان داواکاریانەوەی بۆیان خوێندە بەڵێ بەسەر چاو ئێوە ڕۆژهەڵاتۆ بەڵێ بەسەر چاو بەیانە خوێنینەوە بەسەر چاو سپاس شەوێکی خۆش کاتێکی شاد کاک ئەنوەر هەروواکە بە جۆرە لە جۆرەکان ئیشارەت پێ کرد وەکو ئەو لایەنەی کە
تا چەندە کاریگەر بوو لە نزیککردنەوە یا هاودڵی ئەحزابی کوردی و ئێرانی لە ناوچەکەدا؟ هەروەک خۆتان دەزانن ئەم کردەوە تروریستەی کۆماری ئیسلامی کە خۆشبەختانە سەری نەگرت کۆمەڵێک هاودڵی و هاوپشتی لە نێو ئەحزابی کوردی نەک هەر کوردستانی ئێران تەنانەت پارچەکانی دیکەی ئێرانیشی بەرابەر بە کۆمەڵە هێناکایەوە و ئێمە هەموو دەبینین حیزبەکان ڕاگەیاندنیان داوە ئەو کردەوەیان مەحکوم کردووە خۆشحاڵی خۆیان دەربڕیوە لەوەی کە هیچ کادر و پێشمەرگەیەکی کۆمەڵە لەم کردەوە قێزەونەی کۆماری ئیسلامیدا شەهید نەبوون و لە هەمان کاتدا هەموو لایەک پێداگری لەسەرەوە دەکا ئێمە ئەحزابی کوردی ئێران دەبێ زیاتر لە جاران هاوکاری یەکتری بین و پاڵپشتی یەکتری بین و بتوانین بە هاوپشتی یەکتری ڕوبەڕووی زۆر پیلانی کۆماری ئیسلامی بین. پەیوەندێکمان لەگەڵا لە ناوخۆی کوردستان سڵاو لەبێ ئەو کاتتان باش. بڵێ فەرموو. بڵێ فەرموو. شبتون بخیر. من قضای هستم از لندن زنگ میزنم. عضو قدیم امیدوارم صدای من خوب بیاد. بله بفرما. از این فرصت میخوام استفاده کنم اولا به سلام گرم خودم رو به تمامی شما اعضا و کادرهای کمله برسونم و پیشمرگه ها و بهتون تبریک بگم که ممنون تشکر. تونستید این جنایت و ترور آشکار رو که نهادینه شده تو جمهوری اراذل و اوباش جمهوری اسلامی خنثی کنید. جمهوری اسلامی بار اولش نیست که از این کارهای کثیر و فریبکارانه میکنه ولی نمیتونه با یک نیروی اجتماعی که در برابرش با شهامت 36 ساله ایستادن به این شکل مذبوحانه مبارزه کنه. همینجا به اراذل اوباش میگم که وقتی که پاش بیاد ما تمام پیشنهادهای قدیمی یک دل و یک صدا پشتیبانی میکنیم از تمامی افرادی که خودشون رو پیشمرگ کمله میدونن صرف نظر از این که تو چه انشعابی رفتن وقتی که پای مبارزه با شما کثافت میاد ما همه هم دل و هم زبان و هم عمل هستیم. مطمئن باشیم با کار کثیفی که با مزدورای کثیفتون تو اردوگاه‌های کمله انجام دادید ما آبروی شما رو از لحاظ بین المللی بیشتر از گذشته خواهیم برد. شما با عملیات کثیفتون که تو عراق هم ما شاهدش بودیم هنوز آثار بمبگذاری شما تو جاده‌های از جنوب عراق گرفته تا شمالش تو کردستانش هنوز و همچنین جنایت جمهوری اسلامی در کمپ اشرف. بله من میتونم بگم پرونده ترور شما هنوز باز هسته. من میخوام از همینجا دعوت کنم از تمام دختران و پسران زنان و مردان به خصوص تو سراسر ایران از جمله کردستان پیش از پیش به پیشمرگ‌های کمله بپیوندید. این کاری تو چشم جمهوری اسلامی هر زمان که شما دست میگیرید پیروزی اسلحه برداشتنتون این کاری تو چشم جمهوری اسلامی ما تو سرنگونی جمهوری اسلامی باشون تو هر کجای دنیا باشه مبارزه میکنیم. وقت خودش هم شد اسلحه برمیداریم در مقابلتون وایسیم تا سرنگونتون کنیم. مرد از جمهوری ممنون غزال خانم. ممنون شب خوش کاک ئەنوەر لە درێژەی ئەو پرسیارەدا کە ئاماژەم پێکرد ئەگەر وتەیەکی دیکەتان هەیە لە درێژەی ئەو پرسیارەدا. بێگومان من تەوزیحەوەمدا ئەم هاوپشتی و هاودڵیەکی زیاتری لە نێوان حیزبەکانی کوردی ئێراندا پێکێناوە هەموو لایەکمان لەسەر و باوەڕین کە ئەوە دەتوانی بڵێ دەورێک بە دەورێکی نوێ لە کاری تروریستی و تێکدەرانەی کۆماری ئیسلامی دەزانین و پێویستە لەم عەرسەیەدا و لە عەرسەکانی دیکەشدا زیاتر پاڵپشتی یەکتری بین و لە ئاستی نێودەوڵەتی بۆ تەریکردنەوەی کۆماری ئیسلامی و ڕووی و نیشاندانی ڕووی واقعی کۆماری ئیسلامی کاری هاوبەشی زیاتر
بکەین و لە بواری ئەمنیەتیشدا زیاتر لە جاران ئێمە هاوکاری بکەین بۆی بتوانین پیلانەکانی کۆماری ئیسلامی پوچەڵ بکەینەوە و بێگومان ئەمە یەکێک لە ڕێگاکانیەتی کە ئێمە حیزبەکان زیاتر لە جاران لە هەموو عرسەکاندا بتوانین ئەم هاوکاریە بکەین. لە دنیای دەرەوەدا بێگومان ئەرەم کارە بوو بە هۆکارێک کە ئەوەی بە هەوڵی هاوڕێیانمان و بە هەوڵی هەموو لایەک دڵسۆزان و تێکۆشەرانی دیکە کە ڕەنگە لە کۆمەڵەشدا نەبوو بن و ئەندامی ئەحزابی دیکە بن و یا سەربەخۆ بن بۆ بەربڵاو نیشاندان و پیشاندانی ڕووی واقعی کۆماری ئیسلامی لە دنیای دەرەوەدا لە ڕاگەیەنە گشتیەکاندا کاری باش کراوە و توانراوە چهرەی واقعی کۆماری ئیسلامی نیشان بدرێ بۆ ئەوەی کە هەموو کەس بیناسیە، بۆ ئەوەی کۆماری ئیسلامی نەتوانێت لەم دەرفەت و بارودۆخە کە پێی وایە زەمینە سازە زەربە لە حیزبەکان بۆ شوێنێ بەدەستی بێن. بەڵێ کاگەنوەر هەروەکە کاگرزگاری کۆنەپۆشی ئاماژەی پێکرد ڕاگەیاندنی خوێندکارانی زانکۆی پەیامی نووری مەریوان، بەڵام ئەوە ڕاگەیاندنێکی دوور و درێژە و شەوی ڕابردووش لە ڕۆژهەڵات تیڤیەوە باسمان کردو خوێنمانەوە. سپاس بۆ هەستی ئازادی خوازانەی خوێندکارانی زانکۆی پەیامی نووری مەریوان. کاگەنوەر بینەرانی خۆشەویست لەوانەیەک لێمان لێکن کە پەیامی ئەو خۆشەویستانەمان نەخوێن بێتەوە بەداخەوە بەهۆی کەمی کات ئەم شەو کەمتر توانیمان پەیامی ئێوە خۆشەویستان بخوێنینەوە. لە 5 دقەدا چەند پەیام خوێنمەوە. یەکەم پەیام شیروان کرماشانی دەڵێت من لە کوردستانی ئێران پەیام ئاراتان کلکام شاد و خۆشحاڵم کە ئێوە سڵامەتن. شیروان کرماشانی. بینەرێک بە ناوی شارە مەریوان کۆمەڵە بە درێژایی مێژوو بووەتە ئامانجی تیرۆریستانی کۆماری ئیسلامی هەر لە تیرۆری کاکسیدیقی کەمانگەر، غوڵام کەشاوەرز، عوسمان فەرمان و عوسمان کیانی و ئەمەش ئاخرین هەوڵی تیرۆریستانی کۆماری ئیسلامی بوو کە بەخۆشیەوە بەهۆی چاوکراوەی هاوڕێیانی کۆمەڵە خۆنسا کرایەوە. ئارام سنە دەڵێت سڵام لە بەرنامەکەتان تەواو خەڵک سنە ئەوانەی وە ئەم خەبەرە تیرۆریستیان بیستگە فرە ناڕەحەت بووگن و منیش دەستخۆشی و دەستمەریزاتان پێ ئەیژم. ئومیدوارم هەروە زیرەکانە تەوتئەکان ڕژیمە ئیسلامی خۆنسا بکەنەوە. ئارام لە شاری سنە. کەیوان بۆکان دەڵێت منیش خۆشحاڵی خۆم دەردەبرم بە بۆنەی پوچەڵکردنەوەی ئەو پیلانە تیرۆریستی ئێران، بەڵام نابێت کۆمەڵە کەمتەرخەم بێت. کەیوان لە بۆکان. زرێبار دەڵێت زرێبار لە شارەدەی نەی سەربەشاری مەریوان دەڵێت ئەسڵاو بۆ هاوڕێیانی پێشمەرگەی کۆمەڵە کە بە وریاییەوە هەوڵەکانی ئیتلاعاتی کۆماری ئیسلامی پوچەڵ دەکەنەوە. ئەمە ئاخرین هەوڵی تیرۆریستی لە دژی کۆمەڵە نابێت، دەبێت چاوکراوە بین و نەهێڵین سیخوڕەکان دزە بکەنە ناومان. هێشوو دەڵێت کە نەینووسیوە لە کوێوە پەیامێکی نردووە کردداری لەو شێوەیە کە لەلایەن سیخڕ و تیرۆریست عەلی فەتحیەوە خەریک بوو ڕووبدات لە سیاسەتی تازەی جمهوری ئیسلامی سەرچاوەی گرتووە کە بۆ جارێکی دیکە ماشینەکانی تیرۆری خستووەتەوە کار. هۆشیار بن و چاوتان لە ئاست پیلانەکانی ڕەژیم وریاتر. هێشوو کۆسەڵان 82 لە شاری سەوڵاوە دەڵێت بە بیستنی ئەو هەواڵە باوەڕ بکەن خەڵکی سەوڵاوە وەک ئەوەی کۆستیان کەوێت ئاوا بوون، نەکرد دۆستانی کۆمەڵە بەڵکو ئەو کەسانش کە ناسیاسی و دوور لە سیاستکردن بوون. عەلی حەبێ تازە نازناوی عەلی سەوڵاوای پێوە نەماوە بووەسە عەلی تیرۆریست و عەلی جنایەتکار. نازانین لە پای چا دەستی بردە بۆ ئەو جنایەتە گەورە. بە هەر حاڵ کەسانی وەک عەلی تازە لە ناو سەوڵاوە جێگەی نییە و حتمەن خۆشی ئەزانێت کە سەوڵاوایی تا چنێک کۆمەڵەیان خۆشگەرەکە. کۆساڵان 82 لە شاری سەوڵاوە. کوڕە مەهابادی دەڵێت ئێمەش ئەو جینایەتەی ڕژیمی ئاخوندی محکوم دەکەین و بە جەمهوری ئیسلامی ڕای دەگەێنین کە کورد و کۆمەڵە بەو پیلانانە سەر نەوی ناکات و بەردەوام بەرەو پێشێ دەڕۆین. کەروان جوانڕۆ دەڵێت مانی جمهوری ئیسلامی وەسڵە بە تیرۆر و کوشتن. کۆمەڵە و مبارزین کۆمەڵە لە یەک دیکتاتۆرە دڵڕەشەکەی ئێرانە مبارزە لێل دیکتاتۆرە دڵڕەشەکەی ئێرانە مبارزە ئەکەن. ئەم کۆششەی ڕژیم و ئیتلاعات ئێران تژی کۆمەڵە نیشانەی گەورەی حیزبی کۆمەڵەس. کاروان جوانڕۆ. کاگەنوەر لە ناوخۆی کوردستانیش هەروەک چۆن لە میدیاکانی جیهان بەگشتی ئەوە بوو وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆچوونی خۆی ڕاگەیاند زۆرێک لە میدیای عەرەبیەکان. هەڵبەتە دەبێت ڕخنێک لێەوە بگرن کە دەبوو تەرجمەیکەنەوە بۆ خەڵکی کوردستان بزانن. هاوڕێیان بڵێ هاوڕێیان ئامادەیان کرد بوو. هەروەکە ئاماژەم پێکرد لە ناوخۆی لە ڕۆژهەڵاتی ناوین بە جۆرێک دەنگدانەوەی باشی بووە و لە ناوخۆی کوردستان بۆ معلوماتی کە ئێواتانە دەنگدانەوەیەکی بووە.
ئەوەندەی من لە هاوڕێیانی بەشی زاگرۆسم پرسی بێ یا بۆیان گەرابێتمەوە بێگومان سەدان تەلەفۆن و هەزاران پەیام هاتووە بۆ ئێمەش لە سەتحی ڕێبەریدا کۆمەڵێک تەلەفۆن و پەیام لە نێو خۆ هاتووە و لە ڕێگای جۆرا و جۆرەوە کە بۆ خۆمان دەزانین خەڵکی کوردستان لە شار و چارۆچکانی کوردستان هیچ بێزاری و نەفرەتی خۆیان لەو کردەوەیە دەربڕیوە بێگومان لە هەمان کادا پاڵپشتیان بۆ کۆمەڵە دەربڕیوە لە پەیامەکانیاندا و لە هەمان کادا خۆشحاڵیان دەربڕیوە کە توانراوە ئەم پیلانە چەپەڵەی کۆماری ئیسلامی پوچەڵ کرێتەوە. من پێم وایە دڵی تەکتەشی خەڵکی کورد مەبەستمەوە نییە ئەوانەش کە کۆمەڵە نین و حتا لە حیزبەکانی دیکەن و ئەسەن وەگە برادرە نووسی بووی سیاسەتی ژناکەن بێگومان نفرەت و بێزاریە لەو کردەوەی کۆماری ئیسلامی و پاڵپشتی و دڵخۆشیە بۆ ئەوەی کە کۆمەڵە تووشی کارەساتیەک نەبوو. بۆیە دەتوانی بڵێ لە ئاستی کوردستان لە نێو خۆ لە شار و شارۆچکەکانی کوردستانیش پەیام و ئیمەیل و تەلەفۆن و ئەوانە کەم نەبوون کە ڕووی لە ڕێبەری کۆمەڵە و لە ڕووی لەو ئۆرگانە تەشکیلاتی کۆمەڵە کردووە کە کراوەتە ئامانجی کاری تەرۆریستی. ئەوەندەی بە معلوماتی من هەڵدەگەڕێتەوە بەڕاستی بەرین بووە و بەداخەوە ئینسان ناتوانێت هەموو ئەو پەیامانە بە تایبەت دەوانەی نێوخۆ ڕووبەدەرەوە بڵاو کاتەوە بەڵامەکو لە ئاستێکی زۆر زۆر بەریندا ئەمە هەم دەنگدانەوەی بووە و هەم ڕنگدانەوەی بووە و هەم پاڵپشتی و هاوسۆزی لەگەڵ خۆی هێناوە. بەڵێ دێمەوە خزمەت کاگەنوەر بینەرێک بە ناوی چیاکۆ لە شاری کامیێران دەڵێت سڵاو هاوڕێیان فرە خۆشحاڵم کە کۆمەڵە توانی ئەو پیلانە پوچەڵ بکاتەوە تکایە کۆمەڵە لە خەباتی پڕەشانازی چەکداری خۆی دووبارە شڕا بکاتەوە تا کۆماری ئیسلامی بزانێت کۆمەڵە هەر ئێستاش پێشڕەوی خەباتی ڕزگاری خوازانەی کوردستانە چیاکۆ لە شاری کامیێران. بینەرێکی دیکە پەیامێکی ناردوو دەڵێت لەناو بەرنامەکەتانە ئاماژەتان پێکرد کە سێجار هەوڵی تەرۆریستی دژی کۆمەڵە ئەنجام دریاگە بۆچە تەنیا کۆمەڵە وەکو پرسیار لە میوانی بەرنامەکەتان پاگەنوور ئەوە لەوانەیە تازای پێوەستبی بە بینەرەکانی بەنامی ڕۆژهڵاتەوە ئەگەر وتەیەکتانی فەرمووە. من پێم وایە حیزبەکانی دیکەش هەوڵی تەرۆریستی هەوڵدراوە تیرۆریان بکەن و هەوڵدراوە تەقانەوە بکەنەوە ئەوانیش بە سەهمی خۆیان کۆمەڵێک پیلانی دیکان پوچەڵ کردوێتەوە. ئێمە ئەم پیلانەمان تەنیا دەتوانی بڵێ بە شێوەیە ڕاگەاندن و ڕووبەدەرەوە بڵاو کردوێتەوە نا پیلانەکانی دیکە کە بەدژمان بەڕێوە چووە ئێمە ڕووبەدەرەوە بڵاومان نەکردوێتەوە حیزبەکانی دیکەش وەک ئێمە بەڵام ڕەنگە شتێکی دیکەش هەبێ من نایشارمەوە ئەمە نوێنەری کۆمەڵە و لێرە قسە دەکەم هەر لە 1 ساڵ و 2 ساڵی ڕابردوودا و لە چەند ساڵی ڕابردوودا تا هاتووە ڕێخستنەکانی کۆمەڵە هەم گەشەیان کردووە و هەم بەرەو پێشچوون و هەم کردەوە و کار و فعالێتیان لە نێو خۆ دیار بوو. کۆمەڵە لە ئاستی نێودەوڵەتیدا لە چەند ڕێکخراوێکدا بۆتە ئەندام. هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە شێوازێک لە کەرکووک چالاکی بەربڵاوی بووە لە نێوخۆ بەم جۆرە بووە و هەڵسوورانی دیپلۆماسی ڕێبەرانی کۆمەڵە لە دەرەوەی وڵات واتە پەیوەندی بەربڵاو لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە هەموو ئاستەکاندا کە تۆ سەرڕای هەموو ئەو گوشارانەی کە لەسەر باری ماڵی کۆمەڵە بووە بەڵام ڕۆژهەڵاتی تیڤی توانیوێتی کاریگەری خۆی هەبێ و دانەخرێ و دەوری خۆی بجێڕێ هەموو ئەوانە هۆکارن کە کۆماری ئیسلامی هەوڵی زەربەوەشاندن لە کۆمەڵە بدا و لەم ڕاستەیەدا چی لە دەست بێ درێغ نەکاوە بە پێی تەوانی خۆی هەوڵدا بۆ زەربەوەشاندن لە کۆمەڵ. من وتم بێگومان ئەمە تەنیا کۆمەڵە ناگرێتەوە مەوڵی جمهوری ئیسلامی حیزبەکانی دیکەش دەگرێتەوە و ئەمە سەرەتایەکی نوێیە بۆ زەربەدان لە حیزبەکان و حیزبەکانی دیکەش دڵنیام هەوڵی تەرۆریستی کۆماری ئیسلامیان پوچەڵ کردوێتەوە ئەوانی ژوەک ئێمە ڕاگەیاندنیان نەکردوێتەوە مەگەر لە ئاستێکی ئاوابەرین ڕووبدا کە هیوادارم لە هیچ حیزبێکی کوردی ئێران کۆماری ئیسلامی هەوڵەکانی سەر نەکەوێت بۆ تیرۆر و تۆقاندن لە نێو حیزبەکاندا. بەڵێ سپاسکان دێمە قسمەتت بەڕێز کاک جەلالی خۆشکەلام ئەندامی کۆمیتەی ناوەندی سازمانی خەباتی کوردستانی ئێرانمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بەڵێ فەرموو. کاک جەلال ئەو کاتتان باش. ئەم کاتەی ڕۆژ باش. باشتر بۆ ئێوە بەڕێزم کاک جەلال هەروواکە ئاگادارن لە ڕۆژی شەمەی ڕابردوودا واتە ئەم کاتەی ڕۆژ باش. باشتر بەڕێزم هەروواکە ئاگادارن و سازمانی خەباتی کوردستانی ئێرانیش ڕاگەیاندراوێکی دەرکرد لە پێناو مەحکومکردنی ئەو کردەوە تیرۆریستیە. ڕای جەنابتان لە مەوردی ئەو کردەوە تیرۆریستیەی کە ڕۆژی شەمەی ڕابردوو لە بارگەی ناوەندی کۆمەڵە کە
تروریستانی کۆماری ئیسلامی هەوڵیاندا ئەنجامی بگەێنن چییە؟ بەڵێ بەڵێ بەداخەوە پەیوەندەکەی کاک جەلال قاتە بوو. کاک ئەنوەر یەکێک لەو پرسیارانەی کە دەبێ بهێن نگۆڕێ ئەوەیە کە لەو چەند جارەدا کە هەوڵ درراوە کە کاری تێروریستی دژی کۆمەڵە ئەنجام بدرێت بەڵام نەتوانراوە بەخۆشیەوە بەسەرکەوتنی بکەن و هاوڕێیانی کۆمەڵە لەو سێ کەڕەتەدا کە بە چاوکرەوەیەوە پیلانەکانی ڕژیمیان پوچەڵ کردەوە. ئەمە ئەو پوچەڵکردنەوەانە نیشان لە چی دەگەێنێ؟ پێشەوەی کە ئەو وەڵامە بدەینەوە پەیوەندێکمان لەگەڵە سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بەڵێ فەرموو. بەڵێ فەرموو. السلام عليكم هەموو کاتێکتان باشم کاتتان باش. سڵاو بەڕێزگیان فەرموو. سیوانی سڵاوی تایبەتی دوانە بەڕێزەکەشتانەکەم سپاست دەکەین. بنەماڵە شەهیدی کۆمەڵەم خۆم پێشمەرگی سازمانی خەباتی کوردستانی خۆشەویستن فەرموو. ئەو پیدانەی کە جمهوری ئیسلامیدا ڕسم بە خۆشبەختانە ئەو پیدانە گڵاوە لەلایەن پێشمەرگەکانی کۆمەڵەوە ئاشکرا بوو. زۆر زۆر خۆشحاڵم سپاس دەکەین وەکو بنەماڵە شەهیدێکی کۆمەڵە کە خۆمی ئێستا لە ڕێژەکانی سازمانی خەباتی کوردستانی ئێرانام سەرکەوتوو بێ ئەو کردەوە مەحکوم دەکەم لەلایەن جمهوری ئیسلامیەوە. دڵنیام ئەمە ئاخر پیلان و ئەوە پیلانێکی نییە بە دژی بەسەرزیۆنی ئێرانی. هیوادارم چاوکراوەتر بین، هیوادارم هەموو حزبەکان چاوکراوەتر بن لە ئاستی جمهوری ئیسلامیدا، چون جمهوری ئیسلامی دەستی خالی بووە بۆ دووبارە سدوری تۆریسم و دەڕەندەیی و بە خەڵکی ئێرانێکی ڕادەگەێنم. بەم نزیکانە جمهوری ئیسلامی ئەنینە گۆڕ بژی ئازادی سڵاو لە شەهیدانی ڕێگەی ئازادی کوردستان. سپاس بۆ پەیوەندیەکەت بینەری خۆشەویست. بەڵێ ئێستاش کاک جەلالی خۆشکەلاممان لەگەڵا ئەندامی کۆمیتەی ناوەندی سازمانی خەباتی کوردستانی ئێران. سڵاو کاک جەلال ئەو کاتتان باش. ئەو کاتەی ئێوەش باش. سپاس کاک جەلال پرسیارەکەم ئەوە بوو هەڵوێستی سازمانی خەباتی کوردستانی ئێران و بۆچوونی بەڕێستان لە مەورد ئەو هەوڵە تێرۆریستیانەی کۆماری ئیسلامیەوە کە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بەتایبەت زیاتر پەرەیسەندووە چییە؟ ئەمە هەڵگری چ پەیامەکە بۆ ئەحزابی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات؟ بەڵێ هاوڕێیان بەهۆی کە گوێم لە دەنگی پرسیارەکەتان نییە من دەنگی تەلەڤیزیۆنەکە یەکەم فەرمی پرسیارەکەتان بپاسە. وەڵا پرسیارەکەم ئەوە بوو کاک جەلال، پرسیارەکەم ئەوە بوو ڕای بۆچوونتان لە مەوردی ئەو هەوڵە تێرۆریستیانەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە بارگەی ناوەندی کۆمەڵاتە ئاراوە چییە؟ بەڵێ فەرموو. دیارە مەسەلەی ترۆر لە ماوەی 36 ساڵی تەمەنی کۆماری ئیسلامی ئێراندا یەکێک بووە لە نەمافرەکانی سیاسەتی ڕێژیمی ئاخوندی لە بەرامبەر دژبەرەکانی نارەکانی. ئێمە بەحکمی ئەوەی دژبەری کۆماری ئیسلامی بە هەموو ئەحزابی سیاسی ڕۆژهەڵاتەوە بەردەوام تووشی ڕوبەڕووبوونەوە و کاری تروریسمی جیاواز دەبین لەلایەن ڕێژیمی ئاخوندی ئێرانەوە هەر جارێ بە شێوازێکی جیاواز. هەر بۆیە ئەم هەوڵ و تێکۆشانەی کە لەم ئاخیرەدا بۆ لە ڕێگەی بۆمگوزاری لە بارگاکانی کۆمەڵەدا ڕوویدا بۆ ئێمە نوێن نییە. بێگومان هۆکارێک هەیە، هۆکاری ئەم هەوڵانەی ئێستای بۆ شاردنەوەی فعالبوونی وە زیندووبوونی دروستنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و هەمیش لە بەرامبەر ئەو پاشەکشە و شکستانی کە کردی لەو ڕێکەوتنی ئاخرەی لەگەڵ وڵاتانی پێنجێکدا. بەڵێ ئەمە هەڵگری چ پەیامەکە بۆ ئازابی کوردستانی ڕۆژهەڵات؟ ئایا نابێت لە داهاتوودا هاوکاریەکی ئەمنیەتی زیاتریان بێت؟
جني خويتي ممكن ما ارشي ما احزاب السياسي روشالات بوتول كنوي بلان وكاركز زي المكان هذا على قاوداني كاركز ثاني رجيم ياخذ بيها لا حش وينه مكانك كروب ده ومثل ما بيقولوا هاو كاريو يبدا نجي مدى تواني كاركز زي المكان بلان والله كان رجيم ياخذ ايران حمد بالنهايه دروا واهم شباب كومالاني خوتي كردستان بناسيري سپاس کاک جلالی خۆشکەلام ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی سازمانی خەباتی کوردستانی ئێرانمان لەگەڵ بوو. سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ئەو ڕۆژهەڵاتدا. کاک ئەنوەر پرسیارەکەم ئەوە بوو لە دەرەوەی کۆمەڵە ئەو کردەوە تەرۆریستی تا چەندە دەنگدانەوەی بوو. من تەوزیحمدا من پێمە لە ئاستێکی بەریندا لە ڕاگەیەنە گشتیەکاندا و لە ڕاگەیەندە گرنگەکانی چ عەرەبی چ ئینگلیسی و چ فارسی زبان توانی دەنگدانەوەیەکی بەربەڵاوی بێ و توانی بە بڕوای من قورسایی خۆی بوو لەسەر کۆماری ئیسلامی کە وەلێی حاڵی کرد ئەم نەوع کردەوانە ئیتر بە بێدەنگی نامێنێتەوە و کۆمەڵە وەک حیزبێک وەک خۆی و تێکۆشەرانی سیاسی و ئازادی خوازانی ئێرانی و کوردستانی لە بەرابەر ئەم هەوڵانەدا بە هەموو وجودیان دەچنە شەڕی کۆماری ئیسلامی و دنیای ڕاگەیاندنیش و پەیوەندیە ئینتەرنێتی و دنیای مەجازیش بۆ خۆی کاریگەری یەکجار زۆری هەیە بۆ لە قاودانی ئەم نەوع کردەوانەی کۆماری ئیسلامی. بۆیە من پێم وایە لە ئاستێکی باش و لە ئاستێکی بەریندا بەڕاستی دەنگدانەوەی بووە و ئێستاش درێژەی هەیە. لە کەناڵە کوردیەکان دەتوانی بڵێ بە تەواوی تحتی پوشش قراری گرت لە BBC و رادیۆ فەردا و کۆمەڵێک دام و دەستگای فارسی زبانی بەربڵاو و لە هەمان کادە لە سکای نیوز و لە ئەلعەرەبیە و لە نازانم کۆمەڵێک ڕۆژنامەی وەک شەرق الئەوسەت و ئەلقەبەسی کوێیتی و فڵان و هەموو ئەوانەدا کە من ئێستا هەموویم لەبیر نییە بەڵام ڕێژەکەیان یەکجار زۆرتر و بەربڵاوترە دەنگدانەوەی بوو و بە هەوڵی تێکۆشەرانی کۆمەڵە توانرا ئەمە بە شێوەی پێویست بە دنیای دەرەوەی خۆمان بگەیە. سپاس کاگەنوەر دوو پێیان ماوە دوو پەیامی کورد ئەگەر ئاوڕێیان هاوکارم مەجال بدەن قادری لە پاوە دەڵێت سڵاو و ڕێز بۆ سەرجەم کادرانی پێشمەرگەی کۆمەڵە و پیرۆزبایی دەکەم لە هاوڕێیانی کۆمەڵە بڕوخێ کۆماری ئیسلامی قادری لە پاوە. بینەرێکی دیکە بە ناوی ئاریا موکری لە شاری بۆکان دەستی چەپەڵی ئاخوند هەرگیز چاوی بە ئازادی و دموکراسی کوردستان هەڵ نایەت بەڵام هەموو ڕۆژێک کوردستان وشیارتر و کوردستان هەموو کات مەکۆی دموکراسی لا خاوەرمیانە بووە. سپاس بۆ هەموو ئەو بینەرە خۆشەویستانش ئەو بینەرانش کە داواکاریان بۆ حتممە کە دوای بەرنامەکە وەڵامی هەر هەموو ئەو خۆشەویستانە دەدەمەوە بەداخەوە کاتی بەرنامەکە کۆتایی پێهاتوو کاگەن سپاس بۆەوەی کە لە بەرنامەی ئەو ڕۆژڵادا بەشداری کرد. سپاس بۆ ئێوەش کە تا کۆتایی ئەم بەرنامەیە هاوڕێمان بوون. شەوێکی شاد کامران و بەختەوەر بن ماڵەوە.